لە ڕووداوێکی تەمومژاویدا شەوی ڕابردوو سێ زیندانی کە هەرسێکیان بران لە گرتوخانەی گرتن و گواستنەوەی ڕاپەڕین لە شاری ڕانیا هەڵاتن. پۆلیسی ڕاپەڕین ئامادە نەبوو زانیاری لەبارەی چۆنیەتی هەڵاتینی ئەو زیندانیانەوە ئاشکرا بکات، تەنها ئاماژە بۆ دەکات کە لێکۆڵینەوە لە چۆنیەتی هەڵاتینیان بەردەوامە و سەرچاوەیەکیش لە پۆلیسی ڕاپەڕین بەێنارتی ڕاگەیاند چەند پۆلیسێک بۆ لێکۆڵینەوە براونەتە بەردەم دادگا. هاوکات سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان گومانی لە ڕووداوەکە هەیە و دەڵێت ڕاز نییە کە دەوتێت ئەو تۆمەتبارانە هەڵاتون، چونکە ئەو گرتوخانەی 6 دەرگای داخراوی هەیە و هیچ دەرگایەکیش نەشکێنراوە، لەبەر ئەوە پێویستە لێکۆڵینەوەی جددی بکرێت. دەژڵێت ئەگەر زیندان شکێنرابێت و پۆلیس خەوتو بێت بۆ لە 90 زیندانی تەنها 3 زیندانی هەڵاتون. ئەو کەسانە لە ماوەی ڕابردووە ئەوانەی کە سکاڵایان هەیە لە سەریان دیارە هاتنە لیژنەی مافەکانی مرۆڤ، سکاڵایان تۆمار کرد لەوەی کە گومانیان هەیە ئەم زیندانیانە هەڵبێن بە حکمیەوەی گوایە کەسانێکی دەسەڵاتدار دیفاعیان لێکەن و تەنانەت بە دەقیقی ئاماژەیان بەوە کرد مەترسیان هەیە لەو زیندانە کار ئاسانیان بۆ بکرێ هەڵبێن. ئەوەی کە ئێستا ڕوویداوە 3 زیندانی هەڵدێت 6 دەرگا کراوەتەوە، دەرگاکان نەشکێنراون، بەهانەی خەوتنی پۆلیس هیچ بەهانەیەک نییە، ئەمە دەرباز کراون و دەبێت ئیجراعاتی توند بکرێ و ئەو لێکۆڵینەوە لە هەموو ئەوەی کە لە زیندانەکان بکرێ. ئەو 3 زیندانیەی کە هەڵاتون بە کوشتنی کەسێک تۆمەربار کرابوون. سەرۆکی لیژنەی مافی مرۆڤیش دەڵێت 6 مانگ لەمەوبەر کە سوکاری کوژراوەکە پەیوەندیان بە لیژنەکانەوە کردووە و پێیان ڕاگەیاندون کە کەسانی دەستڕۆیشت و پشتیوانی لەو 3 تۆمەتبارە دەکەن و ئەگەری هەیە لە زیندان هەڵبێن. گرتوخانەی گرتن و گواستنەوەی ڕاپەڕین لە ساڵی 2010 دامەزراوە و دەکەوێتە نێوان ناحیەی سەرکەبکان و قەزای ڕانیەوە و تایبەتە بەو گیراوانەی دۆسیەکانیان یەکلایی نەبۆتەوە. سەرهەنگ ئیسماعیل، NRT.